نایبە ڕێزە کاک جەبار کاک جەبار بەسەر بە چیوە سەرقاڵی کاک جەبار چێ چ کارێک دەکەی دروستکردنی ددان دروستکردنی ددان بەڵێ لە ساغ بێ سەر واتە شاو. پزیشکی ددانی مختبەر لە مختبەر کار دەکەی پزیشکی ددانی دیان پزیشکی ددانی زۆر باشە لە ساغ بێ بەسەر چاو چۆن هاتی بۆ فامیلی مۆڵ خۆی هات حواڵێک هەبوو وەرگرت پارە پارە وەرگرت. زۆر چاکە هاتە حواڵی یعنی ئێستا بوو فڕێنین مەسلحەتمانە ئەرێ ماشەڵڵا ماشەڵڵا ئەوە عەلاقەکەت پاری دیایە دیارە باشە شکر ئەوەی باشە بەرنامەکەمان ڕیکۆردە ڕاستەخۆ نییە هینا هەر ئێستا لێرە چوویتە دەرەوەیان فڕاندی یعنی ئەو بەرنامە چییە؟ بەرنامەی مایکە سوورەکە سەر تەلەڤیزیۆن دەرکەبە؟ بەڵێ باش لە سۆشیال میدیاش دەرنەکەوی؟ وەڵا بەڵێ پێت خۆشە؟ مشکلە زۆر چاکە خەڵکی کوێی؟ خەڵکی ڕۆژاوام ڕۆژ ئاوا سەر و سەر چاوا بەسەر چاو بەسەر چاو ئەوە سۆرانی بە سۆرانی دەڵێن سەر چاو بەسەر چاوە باشە زۆر خۆشحاڵ بووم بەڕێستم بینی لێرە پرسیارێکە لە یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر نایبێت تۆ شتێکی خۆشم پێشکەشکەی پرسیار سەهلە چیە؟ پرسیاری سەهلە لێ دەکەم باشە؟ پرسیارەکەمان ئەوەیە خۆر لە فەلەکناسیدا بەچی پۆلێن کراوە؟ خۆر چیە؟ شەمس خۆر شەمس بەڵێ لە فەلەکناسیدا بەچی پۆلێن کراوە؟ ئەستێرە گەلە ئەستێرە هیچیان ئێنە من پرسیار فێم نەکرد هەگەر عەرەبی پێم بژی باشە وەڵڵا ناتوانین بە عەرەبی بڵێین لەبەرەوەی بەرنامەکەی ئێمە کوردیە و بە کوردی قسە دەکەین خۆمان دەبێت بدە تێگەهشتن باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم بگۆڕە یەکەم منداڵی پێغەمبەر ناوی چی بوو؟ یەکەم منداڵی پێغەمبەرمان محەممەد دووریدی خوای لێبێ ناوی چی بوو؟ یەکەم منداڵی منداڵ نەبوو مرد ئەوە منداڵی مردە باشە یەکەم مناڵی ناوی چی بوو؟ مناڵەکانی مردووە بەڵام یەکەم مناڵی ناوی چی بوو؟ کەچوە لە کۆر اختیار تێمێ ئەوە قسەم لێ دەرگاڵە کچ بوو یان کوڕ بوو اختیار تێمێ قاسم زەینەب ئیبراهیم قاسم بوو قاسم بوو دڵنیایی؟ بەس بژی قاسم بوو تۆ دەڵێ قاسم بوو تەکیدی بهیستە قاسم دەست خۆش وەڵامەکە ڕاستە ویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێبن فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت بەسەر باشە دەست خۆش دەچیت ئەو کارە دەکەی لە فامیلی باربەر ئان ساڵۆن پێت خۆشە بوویتە خاوەن خەڵات؟ مشکلە نییە ئەڵم دڵت خۆشە بوویتە خاوەن خەڵات؟ پێت خۆشە؟ یعنی چۆن؟ یعنی خۆشحاڵی بوویتە خاوەن خەڵات؟ Are you happy؟ هەپی مشکلە نییە ئەوە یەکەم جارە مقابلەکە یەکەم جارە مقابلە بکەیت قەیناکە ئەوە ماشەڵڵا بەخت یاوەرە بوو یەکەم جارە مقابلە بکەیت و بوویتە خاوەن خەڵاتیش باش بەدڵتە؟ بەیانی بچم ئێرە بەڵێ بچۆ بۆ ئێرە فامیلی باربەر ئان ساڵۆن ئەو کارت بۆ دەکەن ڕیشتاشینە باشە؟ باشە زۆر سپاس خۆشحاڵ بووم دەست خۆش شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ ئەفرۆ ڕۆژە ئالە کوردستانە بەڵێ هەمی کوردە وایە طبعاً ڕۆژی هەموو کووردە پیرۆزبێت لە کوردانی هەر چوار پارچەی کوردستان هەر چوار پارچە گۆرانیەکی نازانی بەسەر ئاڵای کوردستان بەسەر کووردا بەسەر کوردستانە گۆرانینگە خۆش هەیە کوردم کوردستانی کوردم خەڵکی کوردستان ئەوە خۆشترین دەی بۆمان بڵێ بێژم یان بەڵێ بێژە کوردم خەلکی کوردستانم مانێ من کوردیە بە کلتور و یعنی هەمی حەفظ نەکردیە هەمووی حەفظ نەکرا بەس یعنی دانم سەر سەیارەی گەلجارە زۆر باشە دەست خۆش بێ خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم کاتێکی خۆش خوار لەگەڵ